گرژی و ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەرەدەستێنن. دوای ئەوەی ڕۆژی شەممە لە هێرشێکدا لە دمەشقی پایتەختی سووریا 5 فەرماندەی سوپای پازارانی ئێرانی کوشت. ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری ئێران ئیسرائیل بە تاوانبار زانی و بەڵێنی تۆڵەسەندنەوەیدا. ئیسرائیل هێشتا بەرپرسیارەتی لە ئەستۆ نەگرتووە و بەردەوامە لە گرنگیدان بە لێدانی ئامانجەکانی هەماس لە غەزە. ئەوەش لە وەڵامی هێرشێکی تروریستیدا کە لەلایەن گروپەکەوە لە مانگی دا ئەنجامیدا و بۆ هۆی کوژرانی 1200 کەس، هەروەها نزیکەی 240 کەسیش بە بارمدە گیراون. بوونی سەربازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە هۆی ئەوەی دەیان جار هێرشی بکرێتە سەر. ڕۆژی شەممە ئامانجەکە بنکەی ئاسمانی ئەلەسەد بوو لە عێراق. هێرشێکی زۆر مەترسیدار بوو بە بەکارهێنانی توانای موشکی بالستی کە مەترسیێکی ڕاستەقینە لەسەر لێهاتووی هێزەکانی ئەمریکا دروست دەکات و ئەمریکا لە ڕابردوودا کاتێک ئەم هێرشانە لە عێراق و سووریا ڕوویانداوە نیشانی داوە کە ئێمە کاتێک بە پێویستی بزانین وەڵامیان دەدەینەوە. لەم دەمەی بەرپرسانی تەندروستی لە غەزە ڕایان گەیاندووە کە تا ئێستا زیاتر لە 25,000 کەس لە شەڕی نێوان ئیسرائیل و هەمەس دەکوژراون. ئەمریکا فشارەکانی لەسەر ئیسرائیل کەم ناکاتەوە بۆ پاراستنی هاوڵاتیانی سیڤیل و ڕێگەدان بە گەیاندنی هاوکاری مرۆیی زیاتر. ئەوان لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕیانگەیان کە ڕێگە دەدەن ئار بگەێنرێتە بەندەرێکی ئیسرائیل لە ئەشدۆد دواتر بگوازرێتەوە بۆ غەزە. ئەمانە هەنگاوی بچووکن بەڵام دەرەنجامیان هەیە، هاوکات بە گوێرەی پێویست نین. لە میانەی کەمی خۆراکدا خۆبەخشەکان لە شاری ڕەفاح نانیان بەسەر فەڵەستینیا ئاوەرە بۆکاندا دابەشە کرد. بەڵام ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری گشتینەوەی گرتوەکان لە میانەی 19 کۆبوونەوەی لوتکەی بزودنەوەی وڵاتانی بێلایەن کە لە کۆتایی ئەم هەفتەیەدا لە کەمپالای ئۆگەندا بڕیوەچوو هۆشداریدا کە دۆخەکە ناسەقامگیرە. خەڵک نەک تەنها بەهۆی بۆمب و فیشەکەوە دەمرن، بەڵکو بەهۆی نەبوونی خۆراک و ئاوی پاک و نەخۆشخانەکانی بێکارەبا و دەرمان و گەشتە ماندووکردنەکان بۆ پارچە زەویەکی بچووک بۆ هەڵاتن لە شەڕ. ئەمە دەبێت بوەستێت. بەڵام تەنانەت لە کاتێکدا کە ڕوبەڕووی فشاری ناوخۆیی کە سوکاری بارمتە ئیسرائیلەکان دەبێتەوە بۆ گەیشتن بە ڕێککەوتن لەگەڵ هەماس، بنیامین نێتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕۆژی شەممە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵێنی پێشووی بۆ لە ناوبردننی هەماس دووبات کردەوە و جەختی لەسەر پێوەستی پاراستنی کۆنتڕۆڵی ئاسایشی غەزەدا کرد دوای ئەوەی کە شەڕ کۆتایی دێت. دەوڵەتی ئیسرائیل دەبێت کۆنتڕۆڵی ئاسایشی هەموو ناوچەی ڕۆژاوای ڕووباری ئۆردۆنی لەدەستدا بێت. ئەمەش مەرجێکی پێویستە و ئەگەریش لەگەڵ بیرۆکەی سەروەری فەلەستیندا ناگونجێت چی دەبی بکرێت؟ لێدوانەکانی چارەسەری دوو دەوڵەت لەگەڵ فەڵەستینیەکاندا کە ساڵانی کە ئەمریکا و لایەنەکانی دیکە وەک چارەسەریەکی هەمیشەیی بۆ ململانیەکان پشتیوانی لێ دەکەن دەخاتە ژێر پرسیارەوە.